چل هۆکار بۆ وازهێنان لە گوناه و تاوان. خاڵی سێزدەهەم بیرکردنەوە لە حەوزی پێغەمبەر صلی الله عليه وسلم. برای ڕێزدار و خۆشەویستم، خوشتی عزیزم، ئەی ئەو کەسەی کە دەتەوێت پشت لە گوناه و مەعسیەت بکەی و ڕوت لە ڕێبازی پێغەمبەر بکەی عليه الصلاة والسلام، لە ساتی گوناه و تاواندا بیر لەو ساتە وەختە بکەرەوە، ساتە وەختێک خەڵک هەمووی لە قەبرەکانیان هاتوونەتە دەرەوە، زیندوو بوونەتەوە، بەڵام پڕپڕی سەرسەریان تۆز و خۆڵ و غوبارە، جەستە و لاشەیان ڕوت و قوت، هیچ جلوبەرگێکیان لەبەر نییە، بە پێخواسی هەمویان بەرەو ساحەی مەحشەر، بەرەو گۆڕەپانی ڕۆژی قیامەت وا بەڕێکەوتون، کەس ئاگای لە کەس نییە. ساتە وەختێکە ڕۆژ میلێک لەسەر سەری خەڵکەوە نزیکە، بەڵێ خەڵک تەواو بێتاقەت، خەڵک لەو ساتە وەختەدا تینوو، هەمووی زۆر زۆر تینوو لەبەر گەرمای ڕۆژ، لەبەر گەرمای خۆر. ئالەو ساتە وەختەدا بیر بکەوە لەو گۆڕەپانە حەوزێک هەیە، بەڵێ حەوزێک هەیە، وەکو پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێت: إن لكل نبي حوضا يرد عليه من أمته. همو پێغەمبەرێک عليهم الصلاة والسلام حەوزێکی هەیە لە گۆڕەپانی مەحشەردا، بەڵام گەورەترینیان حەوزی پێغەمبەرمانە عليه الصلاة والسلام. حەوزی پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم درێژیەکەی ڕێگای مانگێک و پانیەکەی ڕێگای مانگێک، لە هەنجوین زۆر شیرینتر و لە شیر زۆر سپیتر. بیر لەو ساتە وەختە بکەوە کە تۆ ئەگەر گوناه و تاوانت نەکرد بێت، بەرەو ئەو حەوزە دەچی و ئاوی لێ دەخۆیەوە، بەڵێ بۆنی زۆر زۆر لە میسک خۆشترە ئەو حەوزە، وەکو گوتم لە شیر سپیترە، لە هەنجوین شیرینترە، ئەوەی لێی بخواتەوە، ئەوەی قومێک لەو ئاوە بخواتەوە، هەرگیز جارێکی تر تینویەتی نابینێتەوە. بەڵام ئەگەر خوا نەخواستە پشتت لە ڕێبازی پێغەمبەر کردبێ، ئەگەر خوا نەخواستە گوناه و مەعسیەت بە تەواوی جەستەی داگیر کردبی، بەڵێ گوناه و تاوان ڕێگریت لێ دەکەن کەوا لەو حەوزە بخۆیەوە. ئیدی کاتی ئەوەیە، ساتی ئەوەیە بیری لێ بکەیتەوە و بە تەواوی ماڵ ئاوایی لە گوناه بکەی و واز لە گوناه و تاوان بێنی.